ئایا ئۆتیزم نەخۆشیەکە و چارەسەری بۆ هەیە؟ بە دنیای نەخۆشی نییە شتەژانێکی گەشەدەماریە کار دەکاتە سەر لایەنی زمانەوەنی پەیوەندی کۆمەڵایەتی و ڕەفتاری و هەروەها تا ئێستا چارەسەرێکی 100% نەدۆزراتەوە و ئەوەی تەنیا سوودی لێ وەردەگری ڕاهێنانە بۆ بەرەوپێشنی تواناکان. ئایا بەکارهێنانی شاشەی ئایپاد و مۆبایل ئەبێتە هۆی ئەوەی مناڵ تووشی شەبەنگی ئۆتیزم بێ؟ بێگومان نەخێر، شاشە بەگشتی نابێت هۆی دروستبوونی شەبەنگی ئۆتیزم، بەڵام ئەمەش بۆ واتایە نایەت کە شاشە کاریگەری نەرێنی نەبێت لەسەر منداڵان، بەڵکو کارکاتە سەر لاوازی لایەنی تەرکیز و سەرنج و لایەنی کۆمەڵایەتیان. هل هناك علاقة بين مرض التوحد واللقاحات؟ ئایا لە کاتی دووجیانی هیچ دەرمانێک یاخود خواردنێکی ناتەندروست هۆکارە بۆ ئەوی منداڵەکەت لە پاشە ڕۆژدا ببێت بە ئۆتیزم؟ بێگومان نەخێر، منداڵی ئۆتیزم بە ئۆتیزمی لەدایک دەبێت و هۆکارەکان زیاتر هۆکاری جینی. بۆرەت لایەنێن ئاخفتنا زارۆکی ئۆتیزمی شیۆنێت ئاخفتنێ نەبن دەشێت فێربیت؟ توانای فێربوونی قسەکردنیان هەیە بەپێی ئاست و تواناکانیان بە سوودوەرگرتن لە ڕاهێنانی ئاخەوتن و زمانەوانی. ئایا منداڵانی ئۆتیزم توانای فێربوونی چالاکی نووسین و هونەریان هەیە؟ بە دڵنیاییەوە بەڵێ، توانای فێربوونیان هەیە بەپێی ئاست و لێهاتوویەکانیان.